کام ئۆتۆمبیلە باز لەوەکرێ بە خێرایەکی زۆر لە ڕادە بە دەرهاتووە. بەیانی ئەمڕۆ خەڵکی شاری سلێمانی بە بیستنی هەواڵێکی دڵتەزێن خەبەریان بۆ کە ئەم ئۆتۆمبیلە کە لە پشتی منەوەیە بەهۆی خێرا لێخوڕینەوە سێ کەس جیان لەدەستدا. ئەمە ئەیبینن ئەمە بۆنیتی ئۆتۆمبیلەکەیە کە مەشینە و پێشەکەی تیان نەماوە بەهۆی ئەو خێرایی کە لێخوڕیوە و ئەو ڕووداوە ڕوویداوە. من لێرە عەقید بەهمەن ئەحمەد محەیدین بەڕێبەری هاتوچۆی ناوشار ڕۆژئاوای لێرەیە. باشە ئۆتۆمبیلەکە بێت چەند ڕۆیشت بێت کە ئاوای لێبێت؟ ساڵتان لێ بێ ماندوو نەبن. طبعاً بەداخەوە ڕووداوێکی هاتچۆ سەر لە بەیانی ئەمڕۆ لەسەر شەقامی بازنەی مەلیک مەحموود بە دروستی لە نێوان پردی کۆبانی و پردی دەباشان بە دیاریکراوی بەرامبەر خەسخانەی شار لەوێ ئەم ڕووداوە ڕووی داوە. طبعاً ڕووداوەکە ئەوەی کە لە لێکۆڵینەوە سەرەتایەکان تا ئێسش کە بەردەوامی هەیە ئەوەی کە لەسەر ڕووداوەکە کۆکراوەتەوە ئەو بەڵگە و ئەو حاڵەتانەی لەسەر ڕووداوەکە بە دڵنیاییەوە خێرایەکی زیایی هەبووە و لێکۆڵینەوە سەرەتایەکانیش لەسەر ئەوە پشتڕاستەکەنەوە کە کەسی شۆفێر تەوانێ ئەمە ئەتیمادمان لەسەر کەسی شۆفێرە لە ڕووداوەکانی هاتوچۆ لەسەر شۆفێر هەڵوێستەیەکرێت دوجار هەر هەڵەیەکی شۆفێر کاریگەری ڕاستەوخۆی بێ بۆ بوونی ڕووداوەکانی هاتوچۆ بوونی مادەی کحولی لە ناو ئۆتۆمبیلەکە ئیتر دوجار لە توێکاری پزیشکیە. طبعاً لە دەرەنجامی ڕووداوەکە سێ قوربانی لێکەوتۆ 4 قوربانی سیان لە قوربانیەکان گیانیان لە دەستداوە. یەکێ لە قوربانەکان بە سوشی بریندار بووە کە ئێستا لە پۆلیس لەلایەن برادرانی پۆلیسەوە کە سەرقاڵی وەرگرتن و وتە و لێکۆڵینۆن لە ڕووداوەکە ئەوەی کە هەیە لەسەر ڕووداوەکە وەکو باسم کرد لە پێشتر یەکێک لە فاکتەرە سەرەکیەکان بۆ ئەم ڕووداوە خێرایی زیاد بووە کە پێچێ ئەوەی کە بەڵگە هەبێت لەسەر لێخوڕینی ئەم ئۆتۆمبیلە کامێرەکانی هاتشوێ لەسەر و ڕێژەی 100 کیلۆمەتر لەسەر شەقامەکە لێی خوڕیوە کە پێچێ لە بینی 100 بۆ 150 کیلۆمەتر خێرایی هەبووە بە پێی کامێرەکانی هاتوچۆ و شاید حاڵەکانیش کەوتەی وەرگیراوە لە دەوروبەری ڕووداوەکە و لە کاتی ڕووداوەکە لەلایەن تیمەکانی پۆلیس و هاتوچۆ وتیان وەرگیراوە کە ئەم ئۆتۆمبیلە باز لەوەکرێ بە خێرایەکی زۆر لە ڕادە بە دەرهاتووە و ئەو سەرنشینێش کە بە سەلامەتی دەربازی بووە باز لە بوونی خێراییە کاتەوە باز لە خراپی لێخوڕینی ئۆتۆمبیلەکەیەکە لەلایەن شۆفێرەکەەوە. ئەمەش بۆ خۆی دەرەنجامێکی دڵتەزیێنی بەم شێوەیە کە سێ گەنج لە یەک تەوقیتا لە کردنی هەڵەیەک ئەم ڕووداوە ڕووداد و دەرئەنجامەکەیشی تێکشکانی ئۆتۆمبیلەکە بەم کاریگەریە خراپە و پارچە بوونی ئۆتۆمبیلەکە طبعاً جێگەی خۆیەتیم لە حەزە بخینە سەر حاڵەتێکە ئەم ئۆتۆمبیلە بە پێی لێکۆڵینەوە سەرەتایەکان و ئەوەی کە لە شوێنی ڕووداوەکە وەرگیراوە ئۆتۆمبیلەکە سەرەتای تابلۆکانی ساختە بووە کە لەسەری ئەمەش بۆ خۆی حاڵەتی ئەوەمان پیشانەدایە کە ئەمە کردنەوەی دەرگای لێپرسینەوە و چوارچێوە قانونیەکەیەتی کە ئەمەش حاڵەتێکی بەرچاوە لە تاوانە جۆرج بە جۆرەکان لەسەر پێچێ جۆر بە جۆرەکان لەسەر بەتایبەت ڕووداوەکانی هاتوچۆ و لەوەی کە خێرایی زیاد بەکارێنن و باری سەلامەتی کەمترینانی هەرچەنە ئەمە ڕنگ بێ ئەم ڕووداوەی ئەم بەرەبیانی ئەمڕۆ هۆکاری خراپی لێخوڕین بێ نەبوونی مەرجەکانی بوورە پێشتا بڕم ئەمە ئەم ئۆتۆمبیلە بێشێ لە ئۆتۆمبیلە کوالێتیەکان ناسراوە. ئەمە ئۆتۆمبیلانە نین کە هەیە و لێسای خەڵک باسێکا ئەمانە باشە ئەگەر ئەمە ئاوای لێبێت ئێگەر ئۆتۆمبیلێکی بێکوالیەتی بێت چی لێ بەسەرهاو بە دڵنیاییەوە هەمیشە خێراییە زیادەکان هیچ چوارچێوەیەک دانانێ بۆ ڕووداوە سەختەکان و خێراییە زیادەکان. هەرچەند تۆ ئۆتۆمبیلەکەت زۆر متمانەت پێبێت تۆ خۆت بە شۆفێرێکی کارامە بزانیت ئەمە ناکرێتە باری ئەوەی کە تۆ سەلامەت دەرچی لە کاتی هەڵەکردن لە کاتی خێرا لێخوڕین. ئەمە حاڵەتێکی فیزیاییە لە بوونی خێرایی زیادەیە لە بوونی خێرایی زیادە ئەنی ئەمە حاڵەتێکی فیزیایە پەیوەندی نییە بە باشبوونی کوالەتی کە وەکو بینی ئەم ئۆتۆمبیلە بەشێکی زۆری چواردۆری کە بە سیستەمی ئەرباک ئەوە کراوە ئەوەشی کە لە لێکۆڵینەوە سەرەتایەکانە دەرەکەوێت کە شۆفێر قایشی سەلامەتی بەستووە بەڵام لە بوونی خێرایی زیادەیە
هیچ بربەستێک ناخوێنێتەوە لەوەی کە ئۆتۆمبیلەکەت زۆر باشە و خۆت شۆفێرێکی زۆر کارامەی و حاڵەتی بوونی ئێرباک و باری سەلامەتی ئەمانە ناخوێنێتەوە بەڕاستی خێرایی زیادە و هەڵە لە کاتی شۆفێریە ئەمە ئەو بربەست و ئەو دیواری ژەشکێنێک کە تۆ ئۆتۆمبیلەکە زۆر باش و سەلامەت و شۆفێرێکی کارامە بیت. ئەم ئۆتۆمبیلە بڕاوە بۆ دوای چاکراوەتەوە لەوانە بووە؟ ئەمە وەکو ئاماژەم پێ لە لێکۆڵینەوە سەرەتایەکانە بوونی تابلۆکە هیچ ساختە بووە بەڵام ئەکرێت دوجار ئێمە لێکۆڵینەوە زیاتر کەین لەوەی کە ژمارەی شانسەکەی وەربگرین لەبەرەوەی بەشێکی زۆری ئۆتۆمبیلەکە تێکشکاوە نەتواندراوە ڕاستە و خۆ لە شوێنی ڕووداوەکە پشکنین بۆ شانسی بکرێەوە دوجار لێکۆڵینەوە لەوە کرێکە ئەمە لەو ئۆتۆمبیلانەیە کە سەرەتای هەیە و ئاڵوگۆڕ بە ئۆتۆمبیل بە تابلۆکانی کراوەیان هەر لە ڕەسە ناخۆی لەو جۆرانن کە بێسەرەتان و خۆتان نەزانن ئەو ئۆتۆمبیلە بێسەرەتانە بەشێکی زۆریان سوکانیان محەوەرەیان شانسیان بڕاوەیان کەم و کوڕی مەرجەکانی تونتوڵیان تایە ئەمە دواتر ئەکرێت لەسەر ئەوە زانیاری زیاترمان دەستکرد. لێرای بینم کە قایشی سەلامەتی شۆفێرەکەش بڕاوە سووتێنراوە بڕاوە شتێکی لەو شێوەیە ئەمە هەوڵەتیان بڕیوانە؟ لە شوێنی ڕووداوەکە تیمەکانی هاتشۆمان کە چوونەتە سەر ڕووداوەکە پێش تیمەکان هەتەمان هاوڵاتی کە لە تەوقیتی ڕووداوەکە لەوێ بوون هەوڵی فریاگوزاری و فریاکەوتنی سەرنشینەکانیان داوە ئێمەش وتەی ئەو لەلایەن تیمەکانمانە وتەی ئەو شاید حاڵانە وەرگیراوە لەوەی کە چی ڕوویداوە لەوە لە ئەسنای ئەوە باسی ئەویان کردووە کە شۆفێرەکە قایشی سەلامەتی بەستەوە هێناوێنێتە دەرەوە حتا بە چرخ و بە ئاگر سووتێنراوە بۆی بتوانن ئەگەر ژیانی تیا ما بێت یان بتوانن فریای بکەون و بە زووترین کات بیگەن نەخۆشخانە و ژیانی ڕزگارکەن بە خۆشحاڵیەوەمە گیانێکی هاوکاریە لە نێوان هاوڵاتیان و هاوڵاتیانی وڵاتەوە ئەم شارەی ئێمە کە ئەمە حاڵەتی بەدەمەوە چوونی قوربانەکانی ڕووداوی هاتووێ هەرچەنە ئەمە حاڵەتێکی مەترسیدارە کە لە کاتی ڕووداوەکانی هاتووە هەم لە ڕووداوی دووبارەبوونەوەی ڕووداوەکانی هاتووە بەڵام ئەو هاوڵاتیانی شاد حاڵەکان ئاماژە بەوە دەن کە لە کاتی دەرهێنانی جەستەی ئەو شۆفێرەکە هەوڵیانداوە قایشەکەی بە جۆرێک بۆ کەرستانی کە باسم کرد سووتانیانەوە بۆی بێننە دەرە و ژیانی ڕزگارکەن. زۆر سپاس بۆ ئاکەیت بەهمەن ئەحمەد محەدی بەڕێبەری هاتچووی ناوشار ڕۆژئاوا بەڵێ ئەمە ئەو ئۆتۆمبیلەیە کە دەوروبەری کاتژمێر 5 بەیانی ئەو ڕووداوای دروست کرد بەهۆی خێراییەوە کۆنتڕۆلی لەدەستدا و ئەمە بەشێکی پارچەکانێتی ئەوێ بزوێنەرکەی و تایی پێشەوە ئەو تەگەرانی پێشەوەیەتی لێرە ئەگەر کارمێنەکان گوێزێتەوە لێرە بەشێکی ئۆتۆمبیلەکەی لێیە لەولاشەوە بەشێکی دیکەی لێیە ئەم بزوێنەرە لەوانەیە بە 3 نەفەر هەڵ نەگیرێ بەڵام وا لەناو ئۆتۆمبیل هاتووە دەرەوە وەکەوەی کە بەجیا لێرەیە دانرابێت کامە تەگەری ئۆتۆمبیلێ و ئەم ڕووداوە 3 کەس جانی لەدەستدا کەسێکی بە سووکی بریندار بووە و لە ئێسادا ئەو دەست بەسەرە لایەن پۆلیسەوە ئەوەی کە هەیە ڕووداوەکە نزیکەی کاتژمێر 5 بەیانی ئەمڕۆ ڕوویدا و کاتێک هاوڵاتیان لە شیرینی خەودا بوون ئەم ڕووداوە ڕوویداوە.